ماوەی ڕابردوودا چیت بۆ یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان و لێ کۆمەڵێک سیمینار و دیدارت کرد لەگەڵ کوردانی وڵاتە بەڵام لێکێک لە 12 شەو بوو 12 محاضرە 12 مزگەوت 12 مزگەوتت کرد 12 شەویش لێ بەڵام لێکێک لە گرتە ڤیدۆکانە بینیمان ڕۆبڕۆبوونەوەیەکە تێ لەگەڵ یەکێک لە گەنجەکانە بەڵێ هۆ کار چی بوو ئەو قسەی تووڕێی کردی کە پیوتی تۆش لە وڵاتی کوفرەوە هاتووی نا ئەوەی کە منی تووڕە کرد براکەم چییە جارێ ئەسڵەن لە قانون و مەرجەکانی ئادابی مزگەوتەکە لایدا من ئەو بەڕێزەی ئەو مامۆستا بەڕێزەی کە لە تەنیشتم بوو ئەو ینی منی پێشکەش بە خەڵکی مزگەوتەکە کرد و پرسیارەکانی دەخوێندەوە وتی بەڕێزەکانم چێ پرسیاری هەیە ئەمە وەڕەقە بینوسێت بۆی کاتەکە یەک کەس نەیبە باشە ئەگەر بە پرسیارەکە چی تێ فەرموو بینوسە بۆی دەیخوێنینەوە ئەسڵەن ئەو پابندی ئەو مەرجە نەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم المسلمون على شروطهم مسلمان دەبێت مەرجی خۆی بێ التزام پێ بکە لەولا ڕاست بۆ تەوقید بۆتەوە دەستی کردو بەچی قسەکردن وەڵام من سێ پرسیارم هەیە یەکەم و ئەوە دووەم یەکتم باش کاکە یەکەمیان دەبووە بینوسیت نەدنووسی دووەمیان ئەو پرسیارەکەت کردەوە من بێدەنگم فەرموو ئێستا ڕێمان بدە با جواب بدەینەوە وەڵام بدەینەوە با وەڵام بدەینەوە وەڵام پرسیاری یەکەم دایەوە تاوکە ناوەڵە تەواو نییە دەستی کردەوە بە قسەکردن اینجا دوایش خۆیان لێدوانی تریاندا وتی ئێمە خۆمان دانا بۆ هەر مزگەوتێ بچین بێت بچین بە دوای دابچین لی تێک دێن وەزەکەی لێ تێک دێن هەستەکەی من دەستێک بێ نێردرابن دەستن داعشەکان بوون 100 لە 100